مامۆستا گیان ئەمە لە مودەی 2 سال 3 سالانە مامۆستا 3 نەفەرمان لێ بڕواتن. مامۆستا دوانیان بە نەخۆشی ڕۆیشتن. خوشکمە مامۆژنیشم مامۆستا لە مارێ سوتا بۆ غەروس هەلە تەنیشتە خۆمانە. مامۆستا گیان مەلایەک هات وتیان گۆ سەعاتان لێکرێە. مامۆستا لەو ڕۆژی لە مارێمە هیچ درمان خۆش نییە، یانی درێ ڕاوچێ دەکەین نازانین چ بکەین، دەرێن گۆ سەعاتان لێکرێە. مدارەکان کێشتان بۆ دەردەی دەڕواتن، حین دەبی سەرەتانی بگری و داکبابیش جی بستێتن. چێوە ئەڵێ چێ مەلایەک مامۆستا لە هەولێرێ وا دەرێتن. باشە مەلاکە پارەخۆرە؟ وڵای مامۆستا من بخۆم ئیقاتم لەسەر سعر و شتینی ڕاستی بەس تاکەگیان تۆ مەلاکە پارەخۆرە، یعنی بەڵێ مامۆستا بە پارە دوعا و شتی دەکە دەڵێن. زۆر باشە ڕاز ناکات. من ئیمڕۆک هەر برایەک لە هەولێرەوە پێمی وتی مامۆستا گیان برایەک نەخۆشە، خێزانی نەخۆش کەوتووە، بە مەلایەکی وتووە کە ئەوی شاناکەوتۆتی وەرە دوعا بەسەر خێزانەکەما بخوێنە. ئەوش وتۆتی کاکە لە 5 وەرەقە کەمتر نایێت. ئیتر کوڕەکە زۆر وەزعی خراپ بووە، خێزانی وەزعی خراپ بووە، وتۆتی وەرە چەندتەوێ ئەدەمێ. ئیتر بە 5 وەرەقە ڕێکخۆنە کە هاتووە. ئیتر خێزانەکەی باش بووە، ئەو ترسەی لێ نەماوە. ئێستا داوای 5 وەرەقەکەی لەکا، کوڕەکەش 5 وەرەقەکەی نییە بیداتێ. ئەنجام مەلاکەش بۆیە قوربانگیان ئەو ئەساسی نییە. ژیانمان مردنمان بەدەست ئەڵڵایە، بەدەست هیچ مامۆستا و شێخ و مەلایەک نییە. ئێمە هیچمان لەدەست نایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە ئەفەرمێت يعني ولو كنت أعلم الغيب لاستكثرت من الغيب. أي محمد عليه الصلاة والسلام بخلق بليه أجر من خوم خيبم بزانيايا زورترين خيرم بو خوم كوكردوا وما مسني السوء ناراحتي توشنا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی غەیبی نەزانیوە، بزانیە مناڵەکانی بەچی ئەمرن، خۆی کەی وەفاتەکە، خەڵک کەی ئەمرێ، خەڵک چی بەسەر دێت. تەنانەت لە قورئانە خوا فەرمێ وما تدري نفس ماذا تكسب غدا. ئێمە نازانین بەیانی چیمان بەسەر دێت. بۆیە هەر مەلایەک، هەر شێخێک، هەر سەییدێک، هەر شەخصێک کائینەن من کان وتی ئێوە گشتان ئەمرن ئەسووتێن بە فڵانە حادیسە لەناو ئەچن، ئەمە کەدابە دەجالە نابێ باوەڕی پێکە. باشە؟ ونابێت دڵی خۆشتان بەوە تونکەن بڵێ ئێمە ئەمرین بەو حادیسەیە ئەمرین، چۆن خوشکەکانمان مردن ئێمەش ئەمرین. مردن ژیان بەدەست ئەڵڵایە، خۆشی ناخۆشی بەدەست ئەڵڵایە. بۆیە دەسەڵات نییە فایدەی چی. دەسەڵات کلکی ئەو مەلایەنە ئەو هات چۆن کلک و جۆیان بکەی، کلک و جۆ کە دێن ئاوا دڵڕاوکیە لەناو خەڵکە بڵاو ئەکەنەوە، خەڵکە ترسێنن. یعنی ئێستا ئێوە خۆشیتان لێ هەڵگیراوە، من ئەزانم بۆچی خۆشیتان لێ هەڵگیراوە. مەلایەکی نامەلای دڵی ئێوەی یعنی چۆن بڵێ ئێوەی ترسانووە، ئێوەی یعنی تووشی کەئابە کردووە. ئێوە بیر لەوە ئێمەش مەسیرمان مەسیری خوشکەکانمان. والله مامۆستا داکو بابم ببینە مایکەکە بکەرەوە قوربانگیان، مایکەکە بکەرەوە برای شیرینم. العفو مامۆستا گیان دەستم پێکرد. دەرێ مامۆستاکە داکو بابم دەبینی وەلا ئاگریان تێبەر بووە. بابم زۆری قاتی بەخوای گەورە قەیمە دەرێتن مردن بەس دەستخوای بەس داکم دەرێ ئەم لێم بیتەوە ئازواسە دەزانم دارگان کەشمە دەست دەدەم. ئەمیش گوندە ئینشاءالله ئەو شۆ مامۆستا سۆران مایکی وەردەگریتنم پێدەرێم. کوا دایکتم دەرێ قوربانگیان، کوا بزانم قسەی لە مامۆستا دایکم خەوتووە والله گەنە زۆر مەعەز لێ قسە لەگە بکە. ئەی بابت باوکم لە ماڵی مامۆستا نهاتەوە. لا حول ولا قوة إلا بالله. بەس مامۆستا شاشەکەی تەسویر دەکەم لە بۆیان لێ دەدەمەوە. زۆر باشە قوربانگیان، خۆی ئەوە ڕیکۆردیەکەنەوە برایانە جەماعەت کاک شکار و کاک محەممەدوان برا شەریکەکەم ڕاستەکەم دەستی دایک و باوکت ماچەکەم مردن و ژیانی ئێمە بەدەست شێخ و فاڵچی و ساحیر و مەلا و ئەمانە نییە. ئێمە هیچمان بەدەست نایە، ئێمە هیچ ئەو دوو دەسە نەبێت، ئەو دوو دەسە نەبێت ناتوانین خۆشمان پێ پاکەینەوە. ئەو دوو دەسە نەبێ ئەبێ خەڵک نانکاتە دەممانەوە. خوالت ڕازی مامۆستا. هەر کەسێک لافوگزاتی ئەوەی لێدا من دوعا بخوێنم بەسەر خەڵکان، خەڵک چاکەکەمەوە درۆزنە و کەدابە، ئەو پارەخۆرە تێگەی. بۆیە باوەڕ بەو شەخصانە مەکەن. من بۆ خۆم هیچم بەدەست نییە، هیچم بەدەست نییە، هیچم بەدەست نییە. یا ڕەبی خودا پاداشت داتەوە مامۆستا گیان. کاکە گیان بەخوا من بەدەستم نەبێ ئەویش بەدەستی نییە، تۆش بەدەست نییە. وڵای مامۆستا زانین چی گوت بوو بۆ دوویەوانە هەردوو چیژی بابم ناوی سیامان دەگوت هەردوو چیژی سیاماندی بە هەمان نەخۆشی بە هەمان وەخت بە هەمان چیز ڕۆیشتن.
لباندي دري داك مي قلق كرديا ان شاء الله خوا بيجري ان شاء الله نا قوربان گیان ئەوانە انا داك ما مستا قران خينا تاكم بخوا قران خينا باب مروه نيش خينا الحمد لله ما مستا خويا بزياد بي حول ولا قوة إلا بالله يعني تو سيري كان يعني أم كومەڵە نامەلایە ناشێخ و ناسەیدە چیان بۆ خەڵکە کردو يعني تۆ تەسەوڕەکەی ئافرەت ڕۆیشتووە بۆ لای شێخ و بەناو ئەمانە وتۆتی من حاڵم ئاوایە وتۆتی تۆ قەت شوو ناکەیت کە سەحرت لێکراوە هەرچەندێکی بەسەر قورئان بخوێنم تۆ شوو ناکەیت تەواو تۆ ئەبێت ئاوا بەو شێوازە ببێنیتەوە قەت شوو ناکەیت تۆ سەیری کە خەڵکیان چی لێ کردووە تۆ ئەمە چی يعني أما شيء قصيك تو بو خلقي اللي تو أخذ شيء علمك فيه والله دروك أخوي نازاني بلاش دريو عالمتون دكان بلاش دريو خلقيتون دكان بقرآن رجاو خلقي يكشك فيه والله مو خلقه مستحقة أو خلقه بو يعني خلق شو نبي أو نجيل بيه خلق شو نبي أو نبي عقل بيه بقصي إنسان بالرابك إنسان شيء لدس ديكاك إنسان شيء لدس نايا مستقصك كاك خلق خوي زاني شو أنا خوي خلق خوي دول الرجالاتان خوي بعقلك أجت لا أمانة باشا باور باش والله ما مستعمل أمانة شنو لايان بخواي أمانة شنو لايوان خوي أمانة شنو لايوان بس أمها مستيا بس صاي خصمك ما نعتبو على صدر ما بداتوا بس دري ما يتون تركيرت براي شيرين هيج باوري كان في مكان إن شاء الله هيجتان لينايو قدر شون بهر آوايا لجير قدري خوي پروردگاراي خوشي وناخوشي لاي أوديا داوا كان الله بتان باريزيو ئێمەش بپارێزیە ئینشاءالله هیچ نابێ قوربان